بەژیرتان لەگەڵ لە بەرنامەیەکی نوێی سفر ژیری خۆشەویستانم کۆمەڵک بابەتی سەرنجڕاکێشم بۆ ئامادە کردوونە باسی پلەیستەیشن 5 دەکەین ئەو دانەی کە من کڕیمە کە ئەوە تێە زۆر ناوازێ بەلامەوە من چەندم پێداوە و باسی ئەکسبۆکس سیریز دەکەین حاڵی وی چۆنە لە ڕێژەی فرۆشتن وەشتانە وەروە باسن یاریێکی دەکەم کەەوە ریڤیو لە بۆکریا لە هەموو جیهان یاریەکانی پلەیستەیشن 5 یاخودی ئەکسبۆکس سیریز چەندی بابەتی سەرنجڕاکێشم بۆ ئامادەکردن تکا دەکەم تا کۆتایی بینەر بن لەبەرەوەی زۆر بابەتی سەرنجڕاک شێدەبێ پێتانی بڵێم سەرەتاش بێگومان بە پلەیستەیشن 5 دەست پێ دەکەین کە گەورەترین هەواڵی بواری گەیمینگە لە کوردستان بەگشتی بابە دەرچوونی پلەیستەیشن 5 دەست پێ زۆر خەڵک لیان پرسیم کەەوە بۆچی نرخی پلەیستەیشن 5 بۆ شێوازە بەرزە من لە بەرنامەی بەژیری ڕادیۆ کوردستان 24 سوشال میدیای کوردستان 24 نزیکەی 50 خولەکێک قسەم لەسەر پلەیستەیشن 5 و بەرزی نرخەکەی کرد تاوی هۆکارەکانم باس کرد لینکی ئەو بەرنامە لە دیسکریپشن دانەوە تکا دەکەم بینەر بن هەم ڕۆژانی سێشەم بە شێر ڕاستەوخۆ لە پیجی جی لە پیجی هاشتاگ لە پیجی سێڤینگی هەمی هەمووی بێکەوە لێک کاتدا بەرنامەکە ڕاستەخۆ دەبی ئەنگۆپسیار دەکەم بەڵام دەدەمەوە بابەتێتان و باز دەکەم لە بیر نەکەن سێشەمان کاژمێر چواری دوای نیوەڕۆ بەڵام بە کورتی واپێتان دەم هۆکارەکە چێکەوە نرخی گرانە پلەیستەیشن 5 هۆکارەکەی بۆی دەگرێتەوە تاوەکو 19 مانگ بە فەرمی پلەیستەیشن 5 لە ڕۆژهاتی ناوەڕاست و هەموو جیهان بڵاو دەکرێتەوە سەرەتا تەنیا لە ئەمریکا و ژاپۆن و ئوسترالیا بەردەست بوو بۆیە نرخی کاتەکە لەوێ بە پری ئۆردەرەکان فرۆشراینەوە دوبەی لە دوبەی نرخی بەرز بوویتەوە هۆکارەکەش بۆی دەگرێتەوە زۆر عەرب هەیە نزیکی 100 دانە 20 دانە دەکڕن تەنیا بۆ یەک ڕسمی ئینستاگرام زۆر عەربیش هەبووە چەندین عەرب هەبووە 100 دانیان کڕیا ئاگریان تێبەردایە لە بۆ خاتری تیکتۆک جا ئەوانە هۆکارم بوو ئەوەی پلەیستەیشن 5 نرخی بەرز بکەوە گەرنا ئەکسبۆکس سیریز نرخی 650 دلار بەخوارەوەیە چونکە ئەو فرۆشەی نەبووە لە دوبەی ڕاستە لە کوردستان فرۆشی زیاتر ئەکسبۆکس سیریز دەچاو دوبەی بەڵام لە دوبەی ئەو فرۆشەی نەبووە وڵاتە عەربیەکان ئەوەندە گرنگی بە ئەکسبۆکس نادەن لە چاوەی گرنگی بە پلەیستەیشن دەدەن بۆیە نرخی پلەیستەیشن 5 بەرز بکەوە بەڵام بێگومان بە تێپەڕبوونی کات چەند مانگێکی دیکە نرخی زۆر دێتە خوارێ زۆر خەڵک هێرشیان کردە سەرە من لەسەرەوەی کەوا من وتیتم یەکەم کەسم لە هەموو کوردستان و عێراق من ئەنبۆکسی پلەیستەیشن 5م کردیا حەزم نەدەکرد ئەو بابەتە باز بکەم چونکە لەوانەیە شتێکی زۆر باش نەبی من هەموو یوتیوبەرەکانم خۆش دەوێت هەر هەمیان چای منن و من برادەرایەتیم لەگەڵ هەر هەمیان هەیە بەو کەسانێکەوە خۆشتان دەوێت هەندێکشتان خۆشتان ناوێتن من برادەرایەت لەگەڵ هەمیان هەیە بەپێی ئیشەکەی تەلەڤیزیۆنم کە ڕۆژنامە نووسم قسەم لەگەڵ هەمیان هەیە ژمارە تەلەفۆنیمیانم هەیە جارجارە لە حواڵ یەکتریش دەپرسیم بەڵام داوای لێبوردن لە هەموو یوتیوبەرەکان دەکەم ئەگەر بێت و ئەم بوومە سەبەبی ئەوەی کەوا ئەوان نەبووین یەکەم کەس ئەنبۆکسی پلەیستەیشن 5 بکەن خەتا لە من نییە من 6 مانگە هەوڵ دەدەم بتوانم بەزووترین کات بەدەستم بگا و ئەنبۆکسی بکەم من لە ڕێگەی ئۆنلاین هەوڵم داوە لە ڕێگەی ماستەر کارت هەوڵم داوە لە ڕێگەی خەڵک لە دەرەوەی وڵات هەوڵم داوە بەڵام بەدەستم نەگەیشت دەمزانی تاخیر دەگاتە دەست کاکە هەڵدێر و کاکە ئەحمەد ئەو چاکەیان لەگەڵم کردوتیان کاکە هەر ڕۆژە گەیشتە کوردستان لە مەتاری هەولێرێم ئێمە دانەیەکت بۆ دێنینە دوکان وەرە دوکان ئەنبۆکسی دەکەی دەیبێتە ماڵەوە چی دەکەی دانەیەک دەتوانی ئەنبۆکسی بکەیت ئەو وەختی بیرۆکەی کڕینم نەبوو تەنیا دەمویست ئەنبۆکسی بکەم دواتر پارێکدەم کە نرخی دێتە خوارێ بەڵام کاتێککە هەوڵمدا بگەمە شوێنەکەیان کە ڕۆژی یەکشەم بۆ بزانم گەیشتمە دوکانەکەیان و زۆر بەخێرایی ڤیدیۆیەکم تۆما کرد کە ڤیدیۆیەکە لە ئاستە نەبوو کە لە ئاستی ڤیدیۆیەکانی من بێگومان بەڵام بەخێرایی هەر ئەو خۆشەویستیە ئەو حەماسەتە ئەمنی گرت بوو دەمویست یەکەم کەس بم بتوانم لە یوتیوب ڤیدیۆیەکە بڵاوکەمەوە مەبەستم چیە لەوەی زۆر خەڵک قەلبی پێتێک دەچی دەڵێ یەکەم کەس و دووەم کەس تەنها هەندێک کەس هەبوو لەو هەفتەی بە منیان وتیەکەوە شتێکی منداڵانەیە دەڵێ یەکەم کەسیان دووەم کەس نەخێر منداڵانیە نییە ئەمن یوتیوبەرم ئەمن ئەگەر بێت و نزیکەی 1000 دلار بە شتێک بدەم ڤیدیۆ لەسەر دروست بکەم ئەگەر ڤیدیۆکەی زۆر نەبی دەکا ئەم زەرم کردووە بێگومان زۆر خەڵک دەڵێن ئەمە یوتیوبەرین بەڵام لە بۆ ڤیویش ناکەن شتیوانە هەموو یوتیوبەرێک لە بۆ ڤیو لایک و کۆمنتیش دەکات هۆکارەکەی چ لەبەر ئەگەر بێت و بەردەوام ڤیدیۆکان لە دابەزین بی کافتێ ڕابردوو زیاتر باسی و بابەتم کرد بێگومان ڤیدیۆکانت ئەکتیڤیان دادەبەزیوە چەنەڵەکەت بەرەو مردن دەڕەوە جا هەفتەی ڕابردووش پێتانەموت کە من هەموو هەوڵک دەدەم گۆڕانکاریی گەورە ناو یوتیوبەکەی خۆم کەم ئەکتیڤم بەرز بمەوە تاوەکو تۆزە سەبسکرایبمان زیاد بی من یەکم لە یوتیوبەرانەی کەوا ڤیدیۆ زۆر کەم بڵاو دەکەمەوە و بەڵام ڤیدیۆکانم کواڵیتیان دەتوانم بڵێم لە ئاستێکی باشە بەڵام سەبسکرایبمان کەمە تاوەکو ئێستا نەگەیشتنە 600 سەبسکرایب نزیکی 3 ساڵە 2 ساڵە بە تەواوەتی کار دەکەم زۆر خەڵک دەڵێن ژیە تۆ عیبە و نازانم ئەگەر بێت و ڤیدیۆی ئەنبۆکسی سێ یوتیوبەر لێک وەختی بڵاو بکرێتەوە خەڵک سەیری یەکیان دەکات سەیری هەر سێکیان پێکەوە ناکە هیچ دەخاتە بەیانی هەن ئەو کاتەی نییە جا ئەو یەک کەسە کە سەیری دەکاتن ڤیدیۆکە بۆوی دەڕوە من حەز دەکەم هەموو یوتیوبەرەکان پلەیستەیشن 5یان بەدەستکەویتن بەڵام کێشەیەک هەیە کێشەکە ئەوەیە من خۆم بە گەیمەر ڕاستەقینە دەزانم من ئایفۆنی کاتەکە ئەو ئایفۆنە 11 هات هەوڵمدا زووترین کات بەدەستی بگەم من پارەکەی هە پێدەم پێدەم بەڵام حەز دەکەم لەو کەسانم کە سەرەتا بەدەستیان دەکات تاوەکو بزانم چی و چ نییە ریڤیو بکەم قسەی لەسەر بکەم ئەو پلەیستەیشن 5 کە هاتە کوردستان ئەو شەوی کە هات من نزیکەی نیو کاژمێر پاش گەیشتنی من ڤیدیۆیەکم لە یوتیوب بڵاو کردەوە تاوەکو زۆرترین خەڵک ببینیت چونکە ئیشی من یوتیوبەرم خەڵکیش هەبوو بۆ دوای لە پاشەمە بڵاوی کردیا خودت بۆ بەیانی بڵاویان کردەوە چونکە ئەوان یەکەم کەس نەبووینە قسە بە من دەڵێن کەوا ژیر ئەتو کارێکی منداڵانە دەکەی باسی یەکەم کەس و دووەم کەس دەکەین گوناحی من نییە تو تاخیر بەدەست دەگەشتێ من 6 مانگە هەوڵ دەدەم بتوانم لەو کەسانە بم کە سەرەتا بەدەستیان دەگا عەرەب تورک
ئینگلیز هەموو هەوڵ دەدەن یەکەم کەس بن لە هەموو شتێکی لۆ لە کوردستان نابێ ئەمە هەوڵ بدەین یەکەم کەس بین لە هەر شتە تێناگەم یعنی من هەموو یوتیوبەرەکانم خۆش دێ سڵاو ڕێزن بۆ هەر هەمیان هەیە بەڵام تکا دەکەم بە فێڵی ئەوەی کە تۆ پارەت نییە یاخود توانای دارایی نییە دانەیەک بکڕی من توانی مەقلک بکڕم بە فێری ئەوەی کەوا نرخی گرانە نەی لە من بدەیت لەسەرەوەی کەوا تۆ یارمەتی هەندێک کەسی دەوڵەمەند دەدەیت دەتانەوێت سەری کۆنسڵ بەرز بکەینەوە من سەری کۆنسڵ بەرز ناکەمەوە خۆی نرخی گرانە خەتای من نییە کە نرخی گرانە بەڵام نرخی گرانە من چۆن ئەو پارەیەم پیدا کردووە تاکو پلەیستەیشن 5 بکڕم منەوە پارەم لە بابم وەرنەگرتیە لە باپیرم لە بۆ من نەمایتەوە بە هەوڵ کۆشتی خۆمە ئەو پارەی تقریبان 185 ئەو پارێکی ئێستا بۆ کۆنسڵم دا ئێستا پێدەن نەمسەن پێدایە لە ڕێگەی کارکردن بۆ لە ناو یوتیوب هەر ئەو پارەی یوتیوبی چەند مانگە لە ڕێگەی سپۆنسەر لە ڕێگەی فاستینگەوە لە ڕێگەی ڕکلامی دەرەچی کۆم کردیتەوە مانگانە بۆ خۆم کۆم کردیتەوە تاکۆ کۆنسڵی پێ بکڕم بۆی بەلامەوە گرنگ نییە نرخی $1000 نرخی $500 لەلامەوە گرنگ نییە من تەنیا دەمەوێت بە زووترین کات بەدەستم بکە زۆرترین ڤیدیۆ لەسەر بڵاو بکەمەوە ئەوە قازانجەکەیە لە بۆ من داوا لێبوردن دەکەم ئەگەر بێت و دڵی کەسم هێشاندوی زۆر داوا لێبوردن دەکەم تکا دەکەم یەکتر بانە شێنینەوە من لەناو ڤیدیۆیەکی خۆم باسی یەک یوتیوبەرم نەکرد تەنانەت تایتلەکەش بخوێننەوە نەنووسراوە یەکەم کەسم لە کوردستان تەنیا وێنەیەکم لە فەیسبوک دانابوونوسی و من و سەمیری برا یەکەم کەس کڕیمان ئەجا واش بوو من و سەمیر کە هاوڕێیەکی خۆشەویستمە لە کوردستان بیسار بێکەوە زۆر نزیکین بەردەوام باسی گەیم دەکەین من و سەمیر بەڕاستی یەکەم کەس بووین کە لە کوردستان کڕیمان یەک نووسی بوو ناوڵەت یەکەم کەسنی یەک لە مەتاری کڕیبی نەخێر ئەوانە نیان کڕی کاکە زۆربەی یوتیوبەرەکان نیان کڕیە دانێکیان وەرگرتیە ئەنبۆکسی دەکەن ڤیدیۆ لەسەر دەکەن دیگەڕێنەوە دوکانەکەی من پارەم پێدایە بۆیە زۆر زاج پێتان وتوەکەوە ریڤیو لە کەسێک وەرمەگرن کە پارەی بەشتێک نەدایە لەبەرەوەی نرخی ئەو شتەی نازانی من نرخی ئەو شتەی دەزانم چکە پارەم پێدایە و هەموو دنیاش تەماشا بکە کاتێک ئایفۆنی نوێ بڵاودەکرێتەوە مارکەس براونی یەکەم کەسە کە بەدەستی دەگا و یەکەم ڤیدیۆش ئەو بڵاوی دەکاتەوە هەموو کاتێک و پارەشی پێدەدا لۆ پارەی پێدەدەوە بی تاوەکو بە خەڵکی برێ کاکە من پارەم پێدایە و دەزانم باچەندە دەتوان ئیسراحات سێ دەسەکەم ئێستا من پارەم بۆ پلەیستەیشنیدایە ڕکلام لە سۆنی ناکەم من ڕاستەکەتان پێ دەڵێم دواتر کە ڤیدیۆیەکی ریڤیو زۆر ناوازم لە پێشە بۆتانی بڵاو دەکەم و ئیشەڵە پێتان دەڵێمکەوە شایانی کڕینەیە خودنا لە ڤیدیۆیەکی خۆم کە باسی سوپاز یاریەکان دەکەم چیرۆکی ژیانی خۆم لە بۆ ئێوەی خۆشەویست باس کردکەوە من لە نەبوونیەوە نەمدەتوانی یاریەکان بکڕم بن بە پارەی خۆم هەموو کۆنسڵەکانم کڕیەوە ئەو کۆنسڵۆش پارەی خۆم کڕیومە بۆیە کاتە کەشتێکی نوێدەی و توانە دارایشم هەبی بیکڕم بێگومان دەیکڕم منەو حەزە منداڵیم هەشتە تێدا مایە من باشە پێم سەیرە کاتێک زۆر خەڵکەیە $1000 ناو یاری پەبجی سەر دەکەیان خۆت مانگەنە $200 سەر دەکات لە ناو یاری پەبجی خەڵک بەپێی ئاساییە بەڵام دنیایان کاول کردێکەوە کۆنسڵێک بە $1000 بڵاوکرێتەوە وەکو پلەیستەیشن 5 پێم سەیرە بەڵام گلەی یەکەم ئەوەیەکەوە تکایە بە ناوی ئەوەیکەوە دەتانەوێ خەڵکی لە خۆتان کۆکەنەوە کەوانە ژیر یارمەتی ئەو خەڵکانە دەدا و نازانم ئەسن نایمیانە هینە بەڵام دەزانم لەگە منیکان ڕاستە لە سلێمانی نرخی $750 بەڵام لە سلێمانی ناتوانانی بیکڕی ئەوڕۆ لە سلێمانی پرسیتم نرخی لە سلێمانیش $1200 دارینگەیم کە ڕێز و خۆشەویستم هەیەیانە هەیە من سپۆنسەری چەناڵەکەش من لە زۆر ڤیدیۆ دارینگەیم بە $750 دەفرۆشی سوپاسان دەکەم بە $750 بەڵام ئەوانیش نیتیان دایت دەبی نای خۆت بنووسی پارە بدەی پری ئۆردەر دەکەن لە بۆ لە دەری وڵات خوا دەزانی کەی دەگاتە دەستت من ناتوانم ئەوەندە چاوەڕێ بکەم من دەبی شتەکە دێتە بازار بە تەمای کڕنی بم لە بۆ ڤیدیۆ دەبی ئێستا ئەو چرکێ بەدەستم بی تاوەکو زۆرترین ڤیدیۆ لەسەر لێ بڵاوکەمەوە کاری یوتیوبەری ئەو هەیە بەدەستە من نییە ئەو منافەسەی بازار ڕۆشتانە نییە من ئەو توانە داراییم لە بەردەست بوو بیکڕم بۆی کڕین جێمێنە $2000 بە پارەم بۆ کۆ دەکرد و دەم کڕی لەبەرەوەی ئەوە بەشێکی گرنگ بە لە ژیانم و خۆم بە گەیمەری ڕاستەقینە دەزانم منە پیسی هەمە $1500 یاریەکان دەتوانم بە 144 هرتز یاری پێ بکەم بەڵام کە یاری سینگل پلەیر و ستۆری نەبیتن ناگاتەوە پلەیستەیشن 5م کە ئەو پلەیستەیشن 5 زۆرتان دەڵێن $500 گرانە بەڵام باوەڕکەن ئەو مواصفاتەری ناو پلەیستەیشن 5 بەقەدەر پیسیەکی $1800 ژیان هەموو ئەو کەسانی کە خۆیان پێ خەبیرە لە پیسی و لە کۆمپیوتەر قەشمەری بە کۆنسۆڵ دەکەن چ پیسیەک چ مواصفاتێکی بەرزی پیسی دەتوانی 4K 60 فریم HDR یاری پێ بکرێ بێ ئەوەی لاک بکات نرخی چەندە ئەو پیسیان ئەکیدم $1800 بەسەرەوێت چکە بەخۆم پیسیم هەیە دەزانم بەڵام کۆنسۆڵ سەری چەندە $500 خەڵکی دەستغەڵەت مەدەن ئەو کەسانی توانای داراییان نییە بیکڕن هیواخوازم بتوانن بیکڕن بەڵام ئەگەر توانای دارایی نییە بیکڕی یوتیوبەریشی دەتەوێت لە پێش چای خەڵکی ناشرینکەین چکە خۆت پێت ناکردرێ هەجوم مەکە سەرم یەکەچی وچی من چکە کاری من ڕۆژنامەنووسم تەنیا خزمەتکردنی ئەوەی خۆشەویستە من چەندم پێداوە من پێتان ناڵێم بزە بژمارەکە چەندە لەبەرەوەی من ڕیکلامم بۆ ئەو دوکان ئەو خۆشەویستانە کردیم وەکو ڕێکلامێک و من ئەو پێتانم ئەو پارەی کە بە کۆنسڵمدایە 185 پارەکەی لە ڕێگەی یوتیوب بۆ پەیدام کردێ لە ڕێگەی ڕیکلامکردن بۆ لێ بۆ فاستنینگ و لە بۆ زۆر شوێن و دوکان و تەرتیبات من لە $800 کەمترم پێ نەداوە
لە $1200 زیاتر پێ نەدا لەو مابینێ جا چەندم پێداوە ئەو شتێکی شخصی تایبەت بەخۆمە دەگەڕێتەوە مینی خۆم و دوکاندارەوە نامێوسایلە بڵێم بەڵام بێگومان نرخی گرانە و 20 هەفتێ پێتان دەڵێم $1200 پێمەدەن چاوەڕێ بکەن هادبنەوە من پارەم پێدا لە بەری پارەکەم هەیە و یوتیوبەرم پێویستە هەم بیتر بەڵام تۆ پێویست ناکە چاو لە من بکەیت بەسەراحەت هەموو قسەکانم کرد هیوادارم ئەو قسانم گەیشتبی ئاوڕیان بێنە سەر هەواڵەکی دیکە Xbox Series لە هەموو جیهان بێگمەوە PlayStation 5 بڵاو کرایەوە و زۆر خەڵکی دەڵێن زۆر وڵات Xbox زیاتر فرۆشایە لەسەر لە چاو PlayStation 5 بۆ نمونە مایکرۆسۆفت ڕایگەیاند کە Xbox Series بە Series S و Series X زیاتر لە 1 ملیۆن دانیان لێ فرۆشتی هەرچەندە سۆنی بە فەرمینەی ڕای نەگەیاندێ کە چەند دانە PlayStation 5 فرۆشایە بەڵام پێشبین دەکەن ئەویش 1 ملیۆن دانە بیتن بەڵام Xbox دەزانین کەوان زیاتر لە 1.2 ملیۆن دانە Xbox Series فرۆشایە وەسەتا هەشتای ئەو Xbox فرۆشایە Series X بووە زۆر خۆشحاڵم بە دەرچوونی Xboxی نوێ زۆر خۆشحاڵم کەوا گەیمەرانی کوردستان گرنگی بە Xbox دەدەن زیاتر لە PlayStation 5 بە خۆشم ئەو توانایداراییم نییە جارە Xboxەکی دیکەش بکڕم بەڵام زۆر خەڵک دەڵێن ژی لۆ Xboxت نەکڕێ PlayStation 5 بکڕێ وتت هەردووچی دەکڕم بێگومان هەردووچی دەکڕم بەڵام پیسیم هەیە لەبە پیسیەکەم چکە هەموو یاریەکانی Xbox جارە لێرە بەردەستن هیچ یاریش تایبەت نییە لەسەر Xbox کۆنسۆلەکە بەردەست بیتن بێگومانم ساڵی داهاتوو چۆن PlayStation 5 ەکەم لێرەدانە Xbox Series X-ەکەشم دێت ئەیکوانە بەڵام جارێ ئەو پارەی لەبەردەستمە هەر ئەوەن دەتوانایم هەیە وەختان زاوازی کوردستانی چۆنە ئینشاءالله ئەوش دەکڕم ریڤیو لەبە دەکەم بەڵام جارێ تەنیا دەتوان باس PlayStation 5 کەم چکە ئەوم هەیە وەکو هەندێک یوتیوبەر نیمە بچم وەری بگرم تەنیا لە بۆ یەک دوو ڤیدیۆ وە لە بۆیان بگەڕێنەوە من کە بعد شتێکم کرد دەبی شتەکەی بکڕم بزانم شایانی کڕینە یاخود نا خۆشەویستانم کۆمپانیای کاپکۆم تووشی هاکردنێکی یەکجار گەورە هات کۆمپانیای کاپکۆم دروستکە یاریەکانی رێزدنت ئیڤڵە لە ڕێگەی و هاکردنەوە چەندین زانیاری نوێ لەسەر یاریە نوێیەکانیان ئاشکراکران بۆ نمونە یاری رێزدنت ئیڤڵ هەشت زانیاری نوێمان لەسەری بەدەستکرد ئێستا دەزانین کەوە یاریەکە بڕیارە لە مانجی چواری 2021 بڵاودەکرێتەوە جا ئایا لە دوای ئەو هاکردنەی کە تووشی کۆمپانیای کاپکۆم بۆ ئایا ریلیز دەیتەکە یاخود بەرواری بڵاوبوونەوەی دەگۆڕن یاخود خودنا نازانین بەڵام دەزانم کەەوە زیاتر لە داتای زانیاری 300,000 کەس زیاتر لە یوزەر بیسەکەی ناو سێڤەرەکانی کاپکۆم دەزریا بەهۆی ئەو هاکەوە و دەزانین کەەوە رێزدنت ئیڤڵ هەشت کە بەنای ڤیلجە لە مانجی چواری 2021 بڵاو دەکرێتەوە لەسەر کۆنسۆڵ و ئەروە پیسی بەردەست دەبیێت خۆشەویستانم هەر لەو هەفتەیە یاری دیمن سۆڵز بۆ PlayStation 5 بڵاو کرایەوە تاکەس یاری سینگل پلەیری PlayStation 5 تاوەکوستە یاریەکە بەرز نەگەیشتووە بەڵام لە هەوڵدام بتوانم بەدەستم بگەم وهروە یاریەکەتان بۆ باز بکەم تاوەکوێستا ریڤیو یاریەکەی زۆر باشە لە ماڵپەڕی مێتاکریتیک 9.2 لە دەی پێدرایە لەلایەن ڕەخنەگران کە نمرەیەکی یەکجار بەرزە وەک گەیمەران خۆشیان 8.9 لە دەیان پێدایە کە نمرەیەکی یەکجار بەرزە خۆشحاڵم بۆ کەسانی کە یاریەکەیان کردیە یاخود حەز دەکەن بۆ یاری بکەن بێگومان یاریەکە سینگل پلەیرە و ریمیکە بەڵام زیاتر بە شێوازە قورسەکەی دەناسرێت کە بە یاریەکانی زنجیرەی سۆڵسی یاخود دارک سۆڵسی دەناسرێت دیمن سۆڵسی یاریێکی قورسە و ئەو یاریەکەوە گەیمەر چەندین جار لە ناوی دەمری گرافیکەکەش لە PlayStation 5 یەکجار نازدارە هەروە خۆشەویستانم یاریێکی دیکەش لەو هەفتەیە بڵاو کریا بە ناوی GODFALL کە یەکەم یاری بلو PlayStation 5 لە 2019 ئاشکراکرا بەڵام ئەو کواڵەتی کە چاوەڕێمان دەکرد بەو شێوازە زیاتر دەرنەچوو ریڤیو ئەو ریڤیوانی کە لەسەری بڵاوکراینەوە تاوەکو ئێستا بۆنە لە مێتاکریتیک 62 لە سەتی پێترایە لەلایەن ڕەخنەگران و خەڵکیش یاخود گەیمەران 5.3 لە دەیان پێدایە کە یاریەکە لەسەر PlayStation 5 و PC بەردەستە ینی گەیمەران دەڵێن یاریێکی مام ناوەندە کریتیکەکان دەڵێن یاریێکی مام ناوەندی باشە واتە یاریەکە شایانی $70 هەرچەندە یاریەکەم نەکردوێشتە بەڵام بەپێی ئەو دەنگدانە بەپێی ئەو نمرانە بیتر نەخێر جارێ مەیکڕن ئەگەر بێت و پیسی هەیە لەسەر پیسی دەتوێت بیکە یاخود PlayStation 5 کاتی چاوەڕوانکردنە چاوەڕوان بن تاوەکو یاریەکە نرخی دادەبەزی اینجا ئەگەر حەز دەکەن بیکڕن گەورەترین ڕخنەش دیارێکە بێگومان چیرۆکەکەی دەڵێن چیرۆکی زۆر باش نییە بەڵام گەیمپڵێکی دەڵێن زۆر باشە بە گرافیکی سەرنجڕاکێشە هەروەها یاری سپایدەرمان مایلز مۆراڵز بڵاو کراوە کە من خۆم یاریەکەم هەیە لەسەر PlayStation 5 ەکەم وە لەسەر PlayStation 4 کڕیم لەسەر PlayStation 5 بە خۆڕایی لە بۆم ئەپگرید کرایتەوە یاری سپایدەرمان مایلز مۆراڵز 87% پێداوە گەیمەران 8.7 لە دەیان پێدایە کەواتە یاریشی زۆر باشە نایاب نییە بەڵام زۆر باشە من وەکو خۆم یاریەکەم چەند کاژمێرێک یاریەکەم بڕیە بەڕاستی چیرۆکی جوانە گەیمپڵی لەسەر PlayStation 5 دووتر کە لۆت بوونە زۆر ناوازەیە زۆر مەدڵە هیوام وایە گەر PlayStation 4 هەیە یاخود PlayStation 5 هەیە تکا دەکەم ئەو یاری تاقیکەنەوە چکە بەجددی شایانی کردنە شایانی کڕی ناگەر بێت و عاشقی یاریەکانی سوپایدەرمان بی ئەگەر عاشقی یاریەکانیش نەبی پێم وایە یاریەکە تاقیکەیتەوە باشە چکە نرخی زۆر گرانیە فول پرایز نییە لە ئەزام 40,000 نارەکە ئەپیسۆدێکی نوێ لە نایتستی وایر بڵاو کرایەوە لەسەر یاری CyberPunk 2077 لەو ئەپیسۆدەی زیاتر باسی گرافیکی یاریەکە کرا لەسەر Xbox Series X لەگەڵ بەرامبەر Xbox One X کە گرافیکیان عرض و ئاسمانی فەرقە
هەرچەندە گرافیکەکەی وەکو پلەیستەیشن 2 پلەیستەیشن 4 نییە بەڵام بێت ئەگەر سەیری وردەکاری بکەی دەزانیکەوە ڕێی ترێسین چەندە کاریگەرە وێنەدانەوە چەندە کاریگەرە گرافیکەکەی چەندە جوان لەسەر Xbox Series X لەسەر One X زۆر باشە بەڵام بێگومان نەوەی داهاتووی کۆنسۆڵ بێگومان Series X بەجددی کۆنسۆڵی ناوازەیە گرافیکی یاریەکان زۆر بە جوانی پیشان دەدات تاوەکو دەڵێن Series X بەهێزترە و خێراتریشە لە PlayStation 5 چونکە لە ڕووی سیستەمەوە Microsoft کارێکی زۆر ناوازەی کردووە سوپاسی Microsoft دەکەین بۆ هەنگاوانە سوپاسی CyberPunk دەکەم کە بڕێ لە مانج 12 بڵاو بکرێتەوە هاوڕیان بە فەرمی Ubisoft ڕایگەیاندکەوە Assassin's Creed Valhalla لە هەفتەی یەکەمی بڵاوبوونەوەی زۆرترین فرۆشی هەبووە لە چاو سەرجەم و مێژووی یاریەکانی Assassin's Creed لە مێژوودا لە سەرجەم یاریەکانی Assassin's لە هەفتەی یەکەم یاخۆ توانین بڵێن لە مانجی یەکەم زیاتر فرۆشرا تەنانەت لە زۆر وڵاتی Assassin's Creed Valhalla بە پێش فرۆشی Call of Duty Cold Warش کەوتەوە کە یەکەم جار لە مێژووشتی وای ڕووبدا ئەگەر بێت و هەر ساڵە Call of Duty لە مانجی 10 یاخود 11 بڵاو کراویتەوە ئەو مانگە بەگشتی لە بۆ Call of Duty بووە پلەی یەکەم بووە بەڵام ئەو جارە Assassin's Creed Valhalla خەڵکی زۆر لێ ڕازی ناچەندە زۆر خەڵک دەڵێن کێشەمان لەگەڵی هەیە من کێشەم لەگەڵ کۆتاییەکەی هەیە گەرنا 30 کاژمێری سەرەتای یاریەکەی زۆر نایبە وەشایانی کڕینە تەنیا لە بۆ خاتی 30 کاژمێر یەکەم تو 30 کاژمێر زۆر باشە لە بۆ هەر یاریەکەوە چێژ دەبگری 30 کاژمێری دومی تقریبا کۆپی کراوە پیس کرێت تۆزێک درێژ کرێتەوە ماندوو دەکە وە کۆتاییەکەشی زۆر بەدڵت نابی لەوانەیە بەبێ سپۆیلەر بەڵام پاسی Ubisoft دەکەن بۆ دروستکردنی یاریەکەوە زۆربەی گیمەران لەگەڵی هاوڕان Call of Duty Cold War لە هەفتەی بڵاو کرێ من تاوەکو ئێستا نەمتوانین سیرۆکی یاریەکە تاقیکەمەوە لەبەرەوەی ئەو دیسکە لەلام بوو بە هیچ شێوەیەک Activision بەهۆی بەگەچی زۆری زعازنی دێژمە سیرۆکی یاریەکە تاقیکەمەوە بەهۆی بەگەک لە ناو سیستەمی PlayStation 4 ئەەکەم دروست بوو لەسەر PlayStation 5ش بەنیازم بە شێوەی دیجیتال ئیدیشن بیکڕم یاخود بە شێوەی ئۆنلاین یاریەکە دەکڕم ستۆریەکەی تاقیەکەەوە بۆ ناتوان قسە ستۆریەکەی بکەم بەڵام خەڵکی کێشیان لەگەڵ ئۆنلاینەکەی هەیە من ئۆنلاینەکەم تاقی کردیتەوە بەڕاستی ئۆنلاینەکەی لە چاو مۆدرن وارفەری پێم خراپە ماپەکانی زۆر سەرنجڕاکێش نییە چەک و تەقەمەنی بە تایبەتیش چەکی UPM 48 چەکی وایە ئەو چەکە زیاد لە حد پاوەری پێدرایە زۆر بەقوتە لە چاو چەکانی دیکە کە پێم وایە هاوسەنجەکەی لەدەستدایە مۆدی زۆمبیەکان ستەنجاکیشە بەڵام ئەویش ماپی کەمە و Activision بەڵانی دایە لە چەند هەفتەی داهاتوو ڕێگەی DLC بە خۆڕایی چەندین ماپی دیکە لە بۆ یاریەکە زیاد دەکەن چکە بەڕاستی ئێستا حالیە مڵتیپلێری Cold War پێویستی بە ماپی نوێ هەیە پرسیاریان لە جیم ڕایان کرد سەرۆکی تیمی PlayStation پێیان وتیان ئایا یاری God of War RAGNORAK یاخۆ زۆر کەسێک دەڵێن بڕێ مەڵێ RAGNORAK بڵێ RAGNORAK من دەڵێم RAGNORAK من ڕاستم تۆش ڕاستی من هەڵم تۆش هەڵی نۆ پراڵە من حەز دەکەم بڵێم RAGNORAK چونکە ئەمریکیەکان دەڵێن RAGNORAK دەرهێنەری یاریەکەش دەڵێ RAGNORAK RAGNORAK نەک RAGNORAK غەڵەتە بە بڕای من هەمان ئازادین وتلیان پرسی ئای یاری God of War RAGNORAK لەسەر PlayStation 4ش بڵاو دەکرێتەوە یاخود تایبەتە لەسەر PlayStation 5 جیم ڕایان بەشەیەک سەیر جوابیدا وتیم تەماشای هەموو ئەو هەلو مەرجانە دەکەین کە لە بەردەستمە مەبەستەکەی ئەگەر بێت و یاریەکە تەنیا لەسەر PlayStation 5 بڵاو بکرێتەوە بێگومان جیم ڕایان دەڵێ بێگومان لەسەر PlayStation 5 بڵاو دەکرێتەوە چونکە ئەو قسەی ئەگەر بکە خەڵکی زیاتر PlayStation 5 دەکڕن بەڵام من گومانم هەیە لەوەی کەوە یاریەکە تەنیا لەسەر PlayStation 5 بەردەستبی من پێم وایە یاریەکە لەسەر PlayStation 4ش بڵاو دەکرێتەوە چونکە بەپێی قسەکانی سۆنی بیتن ئەو یاری ئەگەر بێت تاوەکو کاتی PlayStation 5 مەسەلەن 20 میلیۆنیشی لێ بفرۆشێت کە زەحمەتە 20 میلیۆن لێ بفرۆشێت دەکرێت یەک ساڵی لەو 20 میلیۆنەی لەوانەیە ئەو پەڕی 10 میلیۆن کەس God of War بکرێت بەڵام زیاتر لە 100 میلیۆن گەیمەر PlayStation 4 هەیە ئەگەر بێت و یاری God of War بڵاو بکرێتەوە بێگومان من لەوەی بە ئاسانی 10 میلیۆن دانەکەی دەفرۆشن بە ئاسانی لەوانەیە بگەنە 15 میلیۆن دانا فرۆشی یاری God of Warش بۆیە پێم وایە سۆنی یاریەکە لە بۆ PlayStation 4ش بڵاو دەکرێتەوە پێی قسەی جیم ڕایان بیتن دڵتان خۆش بی ئەوەی PlayStation 4 هەیە ناوێ بەرزی بکاتەوە لە PlayStation 5 یاخود ئەو توانەداراییە نییە پێدان دەڵێمەوە ئەگەرێکی زۆر هەیە یاریەکە لە بۆ PlayStation 4ش بڵاو بکرێتەوە بەڵام بەپێی من بە پێی قسەکانی هەروە جیم ڕایان وتی بە نزیک کاتێکی نزیک زانیار زیاتر لەسەر God of War نوێ دەزانین جاو کاتە نزیکە زۆر خەڵک دەڵێن لە کاتی گەیم ئەوارزی ئەو ساڵە کە خەڵاتەکانی یاریەکانە من پێم وایە لەوانەشە ترێلەرێکی لەوێ ببینین یاخود ساڵی داهاتوو ترێلەرێکی سەرنجڕاکێشی یاری God of War ببینین ڕۆژانە سەردانی چەناڵی ژیر کە چووکە ڤیدیۆی ناوازە بڵاو دەکەمەوە بێگومان ڤیدیۆکانیش باش دەبن و خەلیکی دروستکردنی ریڤیوکی زۆر سەرنجڕاکێشم پێ دەڵێن ریڤیو یاخود دوای کڕین چکە پێشکڕینە من کڕیمە پاسی دوای کڕین دەکەین و کۆنسۆلەکەتان بە تەواوی پێ نیشان دەدەم و هەروە چەند ڤیدیۆ چم لاکتە لەسەر یاری God of War RAGNORAK و ئێستا خەریکی یاریەکانی فۆرتنایت PUBG و تەرتیبات و هەموو شتم لەسەر PlayStation 5 بۆیە ئەو ماوەی ئاگاتانە چەناڵی ژیری بیتن و پشتگیریەکانتان چاڵەکە باشتر دەکات ڕێز و خۆشەویستیم بۆ هەمووتان چاویەکە بێکەتان ماز دەکەم تا ئەڵقەیەکی دیکەی 01 ژیری پێنجشەمەی داهاتوو خواتان لەگەڵ